مانسونی سرچاوم گەلاساوی کاک عەبدوڕەحمان کاتەیە سەندە قسە و باس بکەین وەنیە بەڵێ گفتوگۆیەک بکەین لەو بڵاوکردنەوە. ناوێتە بخێر من ناوێتە نازانی من ناوم قادر نادرە قسەمان کرد دێوارە کاک عەبدوڕەحمان ئەتو لەو ڕۆژانە پێرێ بوو کۆنگرێش ڕۆژنامەگەریت کرد تۆمەتتدا هەموو چالاکوان کە تجارەت بە خێنی شەید ویداد دەکەن بە ناوی براکانی هەموو براکانیش قسەت کرد بنە ماڵەکەی قسەت کرد. ئەکرێ پێمان بڵێ ینی خەڵک چۆن تجارەت بە خوێنی شەید ویدادی کردیە؟ زانی ڕاستە بە حەفت ساڵە مەسەلە دەرباز بێتن لەسەر تیرۆرکردنە وەداتی ئەvە حەفت ساڵە مەسەلە هیچ چالاکوانێک ڕۆژە سەرێ ساڵێ سەردانی ماڵی وەدات نەکردووە ئەوە یەک نەکردووە بەس لە ڕۆژی سەری ساڵ تێکدان دەکەن و باسی پارتی دەکەن و ئەو کەیسە بۆ بەرژەوەندی خۆی بەکار دێنن ئەوە ڕاستیەکە کاکە. باشە پرسیارێک یعنی چۆن تێکدان دەکەن و زدی پارتی قسە دەکەن ینی مەبەست چییە؟ مەبەستم ئەوە مەسەلا ئەگەر ڕاستە مەسەلا ئەو چاڵکوانە و ئەو کەسانەی لەسەر کەیسی وەدات خەبات دەکەن ڕاستە و ینی حەش ماڵی وەدات دەکەن هەر ڕۆژ سەردانی ماڵی وەدات دەکەن دەزانی بەڵام ئەوە ساڵێک یەک ڕۆژ سێزدەی هەشت بەس سێزدەی هەشت لەبەر سەری ساڵی شەید وەدات مەسەلا ڕۆژنامەوان وەداتی لەسەر هەموو تەلەڤیزیۆنێک بە ناوی ماڵباتی شەهید وەدات قسە دەکەن ئەوە جێی دڵگرانی بوو ئێمەیە باش بەڕاستی کاک عەبدوڕەحمان ئێمە ئەو قسەی هیچ قبولی ناکەین یعنی جێ قبولی نییە. بەڵێ بەڵێ کاک عەبدوڕەحمان چەند کەس شەهید بووە لەناو لە خەباتی کوردایەتی بە نمونە چەند خزم و کەس و برا زۆر وەنیە؟ ئێمە ماڵباتێکی شۆڕەشگەری ئەزانم پرسیارەکەم چەند کەس شەهید بووە مەسەلەن 10 کەس وەنیە؟ بەڵێ لەو 10 کەسەی ساڵێ چەند جار دەچێ ماڵیانیان باسییان دەکەی؟ من تێناگەم ینی کەسێک عەزیز بیلات وەنیە خزمەکی نزیکت لە یەک ساڵدا چەند جار سەردانیت کردیە ماڵە ئەو شەهیدەی؟ والله ئێمە سەردانی دەکەین و ئێمە شەهید هەنا مەسەلە شەڕی داعش ینی بەڕاستی کاچ خۆم یەک دقیقە کاک عەبدوڕەحمان با گفتوگۆ بکەین. شەهید ویداد باش شەهید ویداد هەموو ڕۆژە ناوی لەسەر زارانە هیچ قیادەکی کوردی ئەوەندە ناوی لەسەر زاران نییە. شەهید ویداد لە هەموو شوێنەکی وێنەکەی بەرز دەکرێتەوە. شەهید ویداد بوویتە ڕەمزەکی گەورە خەڵک لۆ هیچ قیادەکی کوردی ئەوەندەی ناکات. ئەوە یەک بە خۆتان چ دەکەن لە ماوەی ئەو ساڵەی لەو 7 ساڵەی چت کردی هاتوو برایوی وایان نا؟ هیچ دابوتە بێژم مەسەلا سەروێ کەیسێ ڕاوەستیاینا و حکومەت ژی و پاڵپشتە بوو ماڵباتە شەهید وەداتی و پاڵپشتە لە سەروێ کەیسێ ئەس هەموو تشت مەسەلا بڵاو ناکەم چی مەجبور نیم هەموو تشت بۆ بەڵاو بکەم. کاک عەبدوڕەحمان تو بە ناوی هەموو بنەماڵەکەتان قسە دەکەی؟ ئەمن بە ناوی هەموو بنەماڵ قسە دەکەم. باشە گوت چەند برانە یەک دقیقە وابخودیت برای گەورە وابخودیت دەیکە شەهید وەداتی ئاخفت وابخودیت برای شەهید وەداتی ئاخفتن هەوجە ناکەتن کەسێکی دی مەسەلا تەدەخل vê کەیسێ بکات ئەف کەیسامەیە کەیسا ماڵباتەیە و پشت ڕاستین ژێ ڕۆژێکی حکومەتە هەرێما کوردستانی دێوا بکوژاژی ئیشەڵە دەستە سەر کەتن. کاکەوە تو 13 براتێ وایان نا؟ نەخێر ئەم 12 بووین کە ئەم 11 باشە لەو 11 برایە بەس بۆ 3 برات لەگەدا بوو. ئەو ئەتت بڵێ سێ برای من هەموو ئیش هەنە چنە سەر کارێت خۆ چنە سەر شولێت خۆ یعنی داعی ناکات بناماڵی هەموو کۆم بکەن. بەس ئەمن دوو ڕۆژێک پێشترێ بە ناوی
چەند برایەکت بەیاننامەیان دەرکردووە ئەمە زانیاریمان هەیە برایەکانی کەین تو هەموو زدی ئێوەنە نەخێر ئەمە دڵنیاین لەوە ئەنگۆ زربرایەکانی شەهیدوی دادینا دابووتە تشتێکی بێژم ئەvê تێکدانێ نەکەن مایە هەوەژیل بێ تێکدانێ ناچیتن هین نەشێن مەسەلە سەرvê کەیسێ تێکدانێ بکەن هەمە ڕاستیە ئەvە جێ قبولی نینە چیگی دەیکی شەید وەدەت قبول ناکەن باشە بۆ برا گەورەکەت لەگە نەبوو بۆ ئەو هەموو برایەتکەت برای منی هەمووە ماستر حاضر بوو ئامادە بوو مۆتە نەدید ئەنگۆ هیچیان برای ئەسلی شەیدوی داد نەبوون ئێوە زر براکانینا یعنی دوو هەتا باوکت هەبوو لۆ باوکت ڕێی نەدەدا باوکت ئێستا زەهایمەری هەیە کاک عەبدوڕەحمان خوایە قەوس بەس دەقەکی توی بەحسێ بابێ متکەی حتا ئەڤریکەت و نزانی بابێ ڕۆژنامەڤان وەداتی چ حال دایە تو ئەڤریکەت بژی بۆچی بابێتە قسە نەکرد نا خوایە قەوس بەغەڵەت تێمەگە تا باوکت هەبوو نەقبولی بوو کەس هیچ بەرپرسە چ پارتی بێتە ماڵتان نەقبولی بوو منداڵەکانی وا قسە بکە باوکت کەسێکی زۆر بە عزت نەفس بوو تێکدان نییە ئەوە بازی مێژووە هەتا بابت هەبوو نەدەوێران ئەنگۆ وا بکەن پێلاز بووتە باغ بمانی تو نایلیاز بووتە باغم فەرموو ڕووجا ئێکیژی چەندین بەرپرسێت حکمەتێ یەتڵقێ یەت هاتین یەت بەشدار بووی تازیامەدا خەمخۆربووینەت گەلمەدەڕانی خەمخۆر بووینە بابێ مژی ئێک کەسەک و گەنجاتیا خۆت نافرێزت پارتیدا بوو حتا ئەڤروکەت ئەزانی يعني اف اخفتناتا از جهه قبیلینی نتود بیجه من بابتا قبیل نکریم از بیت شرطت کم کاک عەبدوڕەحمان بە قوربان 7 ساڵت بابت تووشیزەیەک خوای قەوس با خەڵک تێبگا باوەڕ بکە ئەس نەشم گەنگەشل سەرڤی بابەتی بکەم چیگە ئاخفتنتە نەتڕاستن ئەس نەشم بەس یەک دەقە برا بابی تووشی زەهایمەر بووە ئاگای لێ نییە کوڕەکانی وا دەکەن بابت لەو 7 ساڵەی ڕۆژێک لە ڕۆژان دوای تازیە لەگە هیچ بەرپرسە چی پارتی دانیشتیا بابت تووشی زەهایمەر بووە أنا أسنشم سربي بابتي بقلطة بابم شو جا طبيعية فرمو قصبك أنا راسل تويت بيجامن بابتا وصل باب من مثلا پیوندی سری باب من هاتین برپرسید حکمت تلفونت کردین سرخوشیال مکردین ایوا بوا هفته یکم وابو بقربان هفته حتی تازیا مداجی بجدار بوینه و هیچ یعنی او افتنه تود بیشید لف من افتنه نتراست برا من دەزانم لە شەید ڕەوفی لە چلەکە شاتن هەر پارتیش تیرۆری کردبوو کاک عەبدوڕەحمان بچینە سەر پرسیارەشکا ئەنگۆ زۆر دەرێن ئەمە قبوڵمانیە بەس ئەنگۆ هەست پێ ناکەن ئەنگۆ بەس لە خوێن لەگە شەید ویدادینە بەڵام شەید ویداد ڕێگایەکی هەڵبژاردیە پێچەوانەی ڕێگای ئینگۆ بووە شەید ویداد کوڕی فکرە کوڕی باوەڕەکە کوڕی عشقی ئازادیە و خوێنی دا توخای قەوس یەک قەوس بەڵێ یەک دەقە بەس دەقەک بەلکی تۆ ڕۆژنامەوان بی تو خوەک ڕۆژنامەوان دەربێخی ئەو نە ئەویدیە تازانی بەس ئەوانی کە توتکەی نە ڕۆژنامەوانیە توتکەی بەس تێکدانە کاکە دیار کەسی ڕقەمی تەلەفۆنامە دایەتە کاک عەبدوڕەحمان بە قوربان یەک پرسیار ئێستا ئەمن زدی یعنی لەگە فکری ماڵی خۆمان ناگونجێم شتێکم لێ هات مانای ئەوە نییە ماڵی باوکی من بڕیار لەسەر ژیانی من بدە ئەمن کوڕی فکرێکم وەکو پێشمەرگە سەدان کەس دەبۆ پێشمەرگە تەمەڕودی لە عائیلەکەی خۆی دەکرد لە داچی دەکرد لە باوکی دەکرد هەموو شەهیدانەی قەڵەم کوڕی شەهیدی فکرن نەک بنەماڵە برای تووە سەرچاویمە بوجی گەنگەشت گەلمکە برە من ینی تەلەفۆنا منەکەل سەرڤی بابەتی ئەس هەستۆکەم تو ئاخە تو براکەم تۆ حەز ناکەی تۆ لەسەر تەلەڤیزیۆنی تۆهمەت لە هەموومان دروست کردیە
تاکە برای بو تێکدانێتیان تێکدانێ نەکە برای من کاچخۆم ئەس حەسناکەم ئەس کاکە تو کاک عەبدوڕەحمان بە قوربان te bivêt Ewropa be te divêt mecilmextê be te divêt kanîmasê be ez bû te tiştekî bêjim ez hes nake her kesekê navê malbata min bavê xwedê dî sikalê ser tomar kem me ve dimayî peyva min hebû te ئەجە تۆمار بکە و کەی مشکلێ بە قوربان باشە بەس یعنی بە ناوی من بڕۆشکات بکە نامە بە ناوی بنەماڵەن گۆ ناخفین ئەمە پێتان دەڵێن شەهید ویداد شەهید کاوە شەهید سەردەست ئەوانە شەهیدی بنەماڵەکەیان نین هەر بە تاقدەنێ بنەماڵەکەیان خۆشە ڕێزیان بگرن ئەگەر ڕێزیان نەگرن ئەمە هەر ڕێزیان دەگرن چکوانە شەهیدی باوەڕی من نین نانا توجە تو ڕێزتان نەگرتیا کاک عەبدوڕەحمان دەمە یە قسەت پێ بڵێم قسەی کۆتایی مەڕۆ تاکە بنەماڵە تاکە نەک بنەماڵە تاکە ئەو سێبرایە لە ناو سەدان کەسی هاتوونە دژی خینی براکەی خۆیان وتاف دەدەن چاوەڕێ ئەوەن حزبەک کە برایەکەیان شەهید کردیە بێ لە دەرکەی ماڵیان بدە بەس لە دەرکەی ماڵیان بدە قەپاتی کرد بەداخەوە قەپات ئەو کاک هاوڕێیان ئەوە 13 برای 12 برای هەیە 11 مایە ئەو سێ برای زڕیشن هەستانە ئەو شتیان کردیە برایەکان تکە لەگەڵ نینە باوکی تووشی زەعایمەر بووە هەر بۆ بینین وە بەداخەوە بەس ئەو سێ برایی هەمویان پارتین تەبیعیشە پارتین بەس ناکرێ بێن یعنی هەڵوێستێک بنوێن دژی خوێنی شەید ویدات کاتە چ خۆش